گفتوگویان بابەتە دەکەم لەگەڵ دکتۆر دەشتی بوستانی ڕاوێژکاری هەنا و ڕاگری کۆلێژی پزیشکی لە هەولێر. دکتۆر دەشتی زۆر سپاسی ئامادەبوون دەکەم. من بەشێک لە مەترسیەکانیم باس کرد. دەکرێت تۆ زیاتر پێمان بڵێ جگەرە چ مەترسیەکە بۆ مرۆڤ؟ بەڵێ سوپاس، سڵاوڕێزم هەیە بۆ جەنابت و بۆ بینەرانی کوردستان بیستوچاری. و لە ڕاستیدا جگەرە کێشان هەروەکو باستان کرد یەکێکە لە هۆکارە گرنگەکانی توشبوون بە نەخۆشی هەوکردنی درێژخایەنی سیەکان و شێرپەنجەی سیەکان و توشبوون بە نۆرەی دڵ و توشبوون بە نۆرەی دەماغ، جەڵتەی دەماغ، جەڵتەی دڵ و هەروەها یعنی لایەنەکان تر هەتا توشبوون لەوانەیە کە جگەرە کێشن زیاتر تووشی یعنی شێرپەنجەی سورێنسک و شێرپەنجەی قورگ و شێرپەنجەی مەعیدە و شێرپەنجە و قۆڵۆن، زۆربەی شێرپەنجەکان لە جگەرە کێشەکان زیاترە. و یعنی خاڵێکی تری گرنگ لایەنی زانستی ئەوانەی جگەرە کێشن 19 جار زیاتر تووشی شێرپەنجەی سیپەلاک دەبن، کەواتە ڕێژەی زیادبوونیان 150 نیە 1900. و هەروەها مەوزوعی یعنی جگەرە کێشانی نەرێنی کە لە دەوروبەرە جگەرە دەکێشن. ئێستا وڵاتانی پێشکەوتو وەکو سنگافۆرە وەکو بریتانیا قەدەغەیە حتا لە شوێنە گشتیەکان بۆ نمونە لە حەدیقە عامەکان جگەرە بچێشێ و شوێنی تایبەتیان داناوە کە یعنی لە بینی چەندارێک شوێنی یعنی فرەدانی سۆتچی زغارە و ئەوەی قونچی زغارە و ئەوانە لەو شوێنانە کۆ دەبنەوە، کەواتە یعنی نابی لە ناو حەدیقە و شوێنی گشتیشدا. و هەروەها یعنی خاڵێکی تری گرنگیش بەنسبەت پیسبوونی ژینگە ڕۆلێکی گەورەی هەیە لە یعنی ئەو شتانەی کە لە جگەرە دروست دەبی وەکو گازی دووەمۆکسیدی کاربۆن و قەتران و ئەوانە لە سووتان و لە پیسبوونی ژینگە و لە یعنی ئەو ئاگرکەوتنەوانەی کە لە حەدیقەکانی یعنی لە غاباتەکانی جیهان ڕوودەدا ئەوانە هەموو ژینگە پیس دەکەن و هەوا پیس دەکەن و هەروەکو جگەرە ترسناکن لەسەر سیپەلاک و ڕێژەی شێرپەنجە و ڕێژەی ئەو نەخۆشیانەی باسمان کرد هەموو زیاد دەکەن. باشە، وتت کە بەریتانیا و سنگافورە لە شوێنە گشتیەکانیش قەدەغەیان کردووە. ئەی چی بەو دایک و باوکانە دەڵێ کە جگەرە کێشن و لە بەردەم منداڵەکان یان لە هەمان ژووردا جگەرە دەکێشن؟ منداڵێک کە تازە لە دایک بووە تا تەمەنی گەورە ئەبێت. بێگومان ینی ئەو ژنەی سکپڕە مناڵەکەی ئەگەر جگەرەی کێشا مناڵەکەی کێشی کەم دەبی، بچووک دەبی، زەعیف دەبی، لەوانەیە ینی تووشی لە پاش ویلادە توشبوونی بە مزاعفاتی منداڵبوون و ئەوانە ئەو منداڵە زیاترە، بۆیە ینی خەتەرناکە ینی ئافرەتی دووژیان جگەرە بچێشێ. هەروەها ئەو کەسانەی کە لە ماڵەوە دایک و باوکەکە جگەرە بچێشێ لە ینی شوێنی داخرا و مناڵەکان لەوانەیە ئەگەری توشبوونیان بەڕەبوو بە ئیلتیهاباتی سینگ و بە نەخۆشیەکان هەموو زیاد دەبێت، لەبەرەوەی بە شێوەیەکی نەرێنی جگەرە دەچێشن. هەروەها ئەگە پیاوەکە جگەرە بچێشێ لەوانەیە تەسیر لە ژنەکەش بکاوە بە پێچەوانەشە. بۆیە یعنی ئەگەر لە شوێنی گشتیە جگەرە قەدەغەک بکرێتن لە جیهان، بۆیە یعنی قەدەغەکردن لە شوێنی قەپاتە هەر یعنی هەر نابێ، ینی شتێکی زۆر ترسناکە، نابی بە هیچ شێوەیەک لە ماڵەوە لە شوێنی داخرا و جگەرە بچێشێ لایەن هەر کەسێکی ینی ئەندامانی عائیلەوە. باشە دکتۆر، ئەوەندەی کە ئێوە نەخۆش دەبین و لەگەڵ نەخۆشا بەرکەوتنتان زۆرە، پێتان وایە ئامارەکان لە کوردستان چیمان پێڵەن؟ دۆخەکە چۆنە؟ و کەسانی کە جگەرە دەکێشن زۆریان تووشی شێرپەنجابن یان دۆخی تەندروستیان چۆنە؟ ئەو ئامارانە ئەوەی لەسەر عێراق تەطبیق دەبی لەسەر کوردستانیش تەطبیق دەبی. بێجگە لەوەش ئێمە ینی ئەو پاڵاوتە ینی هەرەمەچیانەی هەمانە گازی دووەمۆکسیدی کاربۆن و گازی دووەمۆکسیدی کبریت دەردەدا، هەوایەکی پیس، ئەو هەوایەی کە بەسەر هەولێرەیە، ئەوانەش ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی نۆرەی دڵ و دەماغ زیاد دەکا. یەک لە ئامارە گرنگەکان لە عێراقا یعنی 3 شار هەیە کە زۆنی زەردی پێدەڵێن کە ژینگە پیسبوون کەمە، ئەوانش سلەیمانی و هەڵەبجە و دهۆکە. زۆنی پرتەقاڵی بەداخەوە هەولێر زۆنی پرتەقاڵیە، یعنی هەولێرە، تکریتە، ڕەمادیە، مووسڵە. زۆنی سۆر کە زۆر ترسناکە ژیان لە ناوی ژینگەکەی زۆر پیسە،
ئەو شارانەیە کە زۆر ئەوەی نەوتی لێ دەردەکرێ و ئەو غازەکەی دەسووتێنرێ وەکو بەسرا وەکو کەرکووک وەکو عمارە وەکو باعقوبە دیالە و ئەوە ذیقار و قادسیە و دیوانیە و یعنی شارەکانی باشوور و میسان عمارە و بەغداش کەواتە ینی وای لێدێ عێراق بە کەڵک ژیان نایە ئەگەر ڕێگە چارەیەک بۆ ئەو پیسبوونی ژینگە نەگرین. باشە وەکو گوتی شت کە جگەرەیەکێکە لەو شتانەی کە هۆکارە بۆ پیسبوونی ژینگە. دکتۆر چەند گرنگە کە هۆشیاری زیاتر بە خەڵک بدرێ هاوڵاتیان زیاتر هۆشیار بن لەوەی کە ئەمە تەنیا جگەرەیەک نییە کە کەمتر لە خولەکێک بەدەستیەوە ئەبێت کاریگەریەکانی تاوەکو کۆتایی تەمەنی لەگەڵ یەمێنێتەوە. بەداخەوە ئەمە 20 ساڵە یاسایەکمان هەیە کە جگەرە کێشان لە دەوائری حکومی مەنع دەکات بەڵام بەداخەوە یعنی لەوانەیە 150 تطبیق کرابی زۆربەی دەوائرەکان هێشتا شوێنیەوە لە هەموو جیهانە شوێنێکی تایبەت دەبی دابرێ بۆ جگەرە کێشان بۆ نمونە لە دایرەک دەبی ژوورێکی تایبەتی جگەرە کێشانە بی لە حەدیقە عامەکانیش نابی لە هەر شوێنێک جگەرە بچێشێ شوێنێکی دیاری کراوە پێویستە ئەمەش وەکو وڵاتانی پێشکەوتوو جگەرە کێشان قەدەغەکەین لە قوتابخانەکان لە دایرە حکومیەکان لە شوێنە گشتیەکانیش تەنها شوێنێکی یان دیاری کراو دابنرێ کە لەوێوە دەتوانن جگەرەکە بچێشن بەڵام ئەگەر وەزعەکە واب بینێ بێگومان نەخۆشی شێرپەنجە زیاد دەبی نەخۆشی جەڵتەی دەماغ و جەڵتەی مێشک و هەوکردنی مزمینی قەسەبات و ئەوانە هەموو بەرەو زیاد بوونە و هەروە نەخۆشی ڕەب و مزاعافاتەکانی هەموو زیاد دەبێت لە کۆمەلگاکە بەداخەوە. کەواتە چی بە هاوڵاتیان دەڵێ چ ئەوانی کە جگەرە کێشن چ ئەوانی کە دەستیان پێ نەکردووە هێشتا؟ یعنی ئامۆژگاریمان بۆ ئەو خەڵکەمان ئەوەیە کە بە تایبەتی لە عائیلە و لە قوتابخانەکانی سەرەتایی و ناوەندی و یعنی عدادیە کە مامۆستاکان و دایک و باوک مراقبەی منداڵیان بکەن و نەهێڵن جگەرە بچێشێت چونکە یعنی زیاتر منداڵ و لە هەرزەکاری فێرە جگەرە کێشان دەبی و هەروەها یعنی قەدەغەکردنی ئەو شتانە لە شوێنە گشتیەکان و لە شوێن لە دەوائر و لە قوتابخانەکان ئەوە زۆر گرنگە و خستنی زەریبەکی زۆر لەسەر جگەرە یعنی بەداخەوە جگەرە لە کوردستان و لە عێراق هەرزانترین کاڵایە لە هەموو جیهان ئەمەش یعنی جێگای سەرنجە یعنی کەواتە ئەمە بە پارەیەکی هەرزان ڕێژەی نەخۆشی شێرپەنجە و جەڵتەی دەماغ و جەڵتەی مێشک زیاد دەکەین بۆیە پێویستە زەریبەکی زۆر بخرێتە سەر ئەو یعنی وەکو مادەی هۆشبەر تەعامل لەگەڵ جگەرە بکرێتن چونکە ئەویش یعنی ئیدمانە بۆیە پێویستە بەتوندی تەعامل بکرێ و زەریبە زیاد بکرێ و قەدەغە بکرێ هەتاکو لە شوێنە گشتیەکانیش. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر دەشتی بوستانی ڕاوێژکاری هەناو ڕاگری کۆلێژی پزیشکی. دەستخۆش.